زۆر جار شەوانی کەرکووک بە دەنگی تەقە و ڕشتنی خوێن دەشڵەژێت. بۆ هەریەکێک لەمانە هۆکارێک هەیە، بەڵام سەرەکیترین هۆکار هەڵگرتنی چەکی بێمۆڵەتە کە بۆ تا دیاردەیەک ساڵانێکە نەتوانراوە کۆتایی پێبهێنرێت. وەکو ڕۆژنامەنووسان ئەچینە شوێنی ڕووداوەکان ئەبینی کە حاڵەتێکی کوشتن دروست بووە کاتێک لە بابەتەکە ئەکۆڵینەوە وەکو ڕۆژنامەنووس هۆکارێکی چێ بۆ دیارە دەرئەکەوێت کە هەڵگرتنی چەکی بێمۆڵەت بووە بەداخۆ ئێستا بینی کە ئەو ڕووداوە کۆمەڵایەتیانە زیادی کردووە باوکە کوڕی خۆیە کوژێ یاخۆت بە پێچەوانەوە ئەمە هەمووی بۆ حاڵەتەکانی هەڵگرتنی چەکی بێمۆڵەت ئەگەڕێتەوە. کێشە و ڕووداوەکانی کوشتن لە نێو ئەندامانی خێزان ڕوو لە زیادبوونن. ئەفسەرێکی تایبەت بە کێشە خێزانەکان هۆکارەکەی بۆ چەکی بێمۆڵەت دەگەڕێنێتەوە. خاصة في المشاكل العائلية، المشاكل اللي تخص بين الزوجين والعنف الأسري. کێشە خێزانیەکان ئەو کێشانەی لەناو ئەندامانی هەمان خێزان ڕوودات کاتێک لێکۆڵنەوەی تیا ئەکەین ئەبینین هۆکارەکەی چەکی بێمۆڵەتە کە بۆتە هۆکاری کوشتن و بریندارکردن و کێشەی دیکەی خێزانیش. تا ئێستا چەند ڕووداوێکی لەو جۆرەمان هەبووە. دوایین ڕووداو لە گوندی سەقزلی بوو کە سێ ئەندامی یەک خێزان بوونە قوربانی چەکی بێمۆڵەت. پۆلیسی کەرکووک لە هەڵمەتێکدا ژمارەیەک شوێنی فرۆشتنی چەک و بازرگانی چەکی بێمۆڵەتیان دەستگیر کردووە. لە داهاتووشدا هەڵمەتەکانیان درێژەی دەبێت. ساین بە داخستنی 11 دوکانی چەک فرۆشتن کە لە ناو کەرکووک کاریان دەکرد ئەوانەی کەوا مۆڵەتیان تەقدیم کرد بۆ ئەوانەی کەوا مۆڵەتیان هەبوو بەعزێکشیان مخالفەیان هەبوو هەمان شت ئجراعاتمان وەرگردووە بەرامبەر دوو کەس لەو دوکاندارانە کەوا مخالفەیان هەبوو و چەکیان فرۆشتووە. لە یاسای سزادانی عێراقیدا مادەکانی 24 و 27 تایبەت کراون بە کڕین و فرۆشتن و هەڵگرتنی چەکی بێمۆڵەت کە سزاکەی زیندانیکردنە بۆ ماوەی ساڵێک و سزای داراییە لە 500,000 تاوەکو 1 ملیۆن دینار. کارۆن حەمەد کورساد نیوز کەرکووک.